باوک دەبینین لە گەرما و سەرمادە لە پێناو ئێمەدا ئیش و کار دەکەن، لە دوکاندا سەرمایان دەبێ، لە بازاڕە لە شوێنە گشتەکانە گەرمایان دەبێ، ماندوو دەبن، ناڕەحەت دەبن. جاری وا هەیە لە شوێنی ئیشەکات ئەو کەسێک کە خاوەنی ئیشەکەیە، کەسێکە خاوەنی ئیشێکە، قسەی ناشرینی پێەکە، لی تووڕە ئەبێ، ئیتر ئایا خاوەن کارگەیەکە، خاوەن کۆمپانیایەکە، موهەندیسێکە، مقاولێکە، وەستایەکە، خاوەن دوکان و مارکێتەکە، خاوەن ئیشێکە، قسەی پێ دەکا و لێشی تووڕە ئەبێ، بەڵام لەبەر خاتری ئێمە قبوڵی دەکات. ئەو چۆن دەڵێی سەرشۆڕێ قبول دەکات بۆ ئەوەی بتوانێت من و تۆ بژێنێ. بۆ وازان باوکمان لیان تووڕە نابێ، خەڵکی مدیرێک لە دایرێکە لێی تووڕە نابێ، بۆچی لە دایرا دانیشتۆ؟ چاوەڕێ ئەوەی دیکە چتە مەعاشێکی دەستکەوێ من و تۆ بژێنێ، ناڕەحەتی تووشە بێت. ئەو هەموو قسانە قبول دەکات لە پێناو منداڵ. دوایش منداڵ دەڵێ باوکم چی بۆم کردووە؟ باوکت هەموو شتێکی بۆت کردووە. ڕۆژگار ئێسقانی ئەوی لاواز کردووە، قووەت و هێزی ئەوی لاواز کردووە، کرێکاری و وەستایی و ناخۆشی و ئیشوکردن ئەوی لاواز کردو، گەنجێتی ئەوی بردووە. دەبینیت وردە و دەدەم و چاوی پیر دەبێ، لاشەی پیر دەبێ و هێزی تیانامێنێ. ڕۆژێک بوو چەند قاتی تۆ بە قووەت بوو، بەڵام ئەمڕۆ لاوازە. بۆیە باوک دەبێ ڕێزی تایبەتی لێ بگیرێ کە لە پێناو تۆ ماندوو ئەبێ، هەموو قسەیەکی ناخۆش قبول دەکا تەنها بۆی تۆ بژێنێ، بۆی خۆت و دایکت و خوشک و براکانت بژێنێ، وەفات هەبێ بۆیان. بۆیە تەماشا دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: لا يجزي ولد والده إلا أن يجده مملوكا فيشتريه فيعتقه. هیچ کەسێک ناتوانێ پاداشتی باوکی بداتەوە، پاداشتی ماندووبوون و چاکەکانی باوکی بداتەوە. ئەوە دایک هەر باسی مەکە کە زۆر زیاتریش. ئیلا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە یەک حاڵەتێکە مناڵ دەتوانێت پاداشتی باوکی بداتەوە، کەواتە ئێمە هیچ کەسێکمان پاداشتی باوکمان نەداوتەوە، هیچ کەسێکمان. هەمومان قەرزاری باوکمانین، هەمومان. لە یەک حاڵەتێکانە بێ کەسێک باوکی خۆی ببینێت، جاران کۆیلە هەبوو، کۆیل و عەبد هەبوو، باوکی خۆی ببینێت کۆیلێ و عەبدە، عەبدی کەسێکە بچێ بیکڕێ و ئازادی کات، لە کۆیلەتی ڕزگاری کە ئابە و جۆرە نەبێت، هیچ کەسێک ناتوانێت پاداشتی باوکی بداتەوە. کەواتە ئێمە هەمومان قەرزاری باوکمانین، پاداشتیمان نەداتەوە. دایکیشمان ئەوە هەر باسی مەکە، چونکە باوک ئەو من پارە و ناخۆشی و ناڕەحەتیەکە پەیدای دەکات، ئەو هەموو شتەی بەسەرا دێت لە کۆڵانەکانە نەیدۆزێتە پارەکە، ناڕەحەتی بینیوە، بۆیە وەفاتان هەبێ بۆیە. چونکە ئەو دەسەی لە پێناو تووە زەعیف بوو، لاواز بوو، ڕۆژێک دێ ئاوا دەلەرزێ، ڕێزی لێ بگرە، هەتاکو زیندووە، کە مردیش ڕێزی لێ بگرە بۆی دوعای بۆ بکەی، خێر و سەدەقەی بۆ بکەی، لە بیری نەکەی.